کارکردن لە بەرزایی پیشەیەک نییە بە هەموو کەسێ بکرێت. چ جای ئەگەر خانمان ئەم کارە بکەن. من ئەمڕۆ لەگەڵ فەیروزەم لە بەرزی زیاتر لە 25 مەترەوە کاری پاکردنەوەی پێشی بیناکان دەکات. کەم خاتوونێکە ئەوێ خاتوونێکی ڕەچەشکێن بێت ئەم کارە بکات. چۆی فەیروزە؟ زۆر سپاس. تۆ باشی حاڵت چۆنە؟ وەڵام باش نیم، زۆر ئەترسم. زۆر بەرزە. تۆ چۆن میشاقی؟ نانە مەترسە، هیچ پێویست بە ترس ناکە. وەڵی ئێمە ئیتر ئەوە ئیش و کارەکەمانە. من خۆم وەکو خاوەنی فیروزە گروپێکی زۆر جوانم هەیە، ستافی ماڵپاکردنەوە ئەو شتانە، بەڵام ئیشی شۆردنی واجیهەکان من خۆم ئەیکەم. گردە ڤیدیۆیەکە بڵاو کردەوە تۆڕ کۆمەڵایەتیەکانە باسیەوە و کردوتێ ئەگە کچە مۆدێلێک ئەم کاری کردە لەم بەرزیەوە هەموو ڕاگەیاندەکانە چوون بۆ لای ئەو ئێمە ئەمڕۆ هاتووین و بزانم جەنابەت چیمان پێڵێ. وەڵی من هەر ئەواڵێم کە بتوانن لە هەموو لایەکەوە پشگیری خانمان بکەن، پشگیری ئەو کەسانە بکەن کە پرۆژە و بزنسی بچووکیان هەیە بۆی ئێمە زیاتر بەرەو پێشەوە بچین. من وەکو خۆم چەندین هەلیکارم بۆ خانمان و گەنجان ڕەخساندووە. من حەزەکەم هەموو ڕۆژێ ئیشم هەبێ و لەبەرەوەی لێرە دوو کارمەندی کوڕ لەگەڵ خۆمە هێن مەسەرەوە بەردەستی مەکەن و واجیهەکانە شوێن شوشەکان پاکەینەوە لە خواریشەوە ئافرەتەکانمان یەن بۆ پاکردنەوەی ناو بیناکە. یعنی ئەمە هەم ئیسفادەی خۆم هەم هەلیکارم بۆ چەندین ئافرەت و گەنج ڕەخساندووە. ئەمە بۆ من جێی خۆشحاڵیە. باشە قورس نییەم ئیشە لە بەرزاییەوە. بەڵێ زۆر مەترسیدار نییە. زۆر قورسە، زۆر مەترسیدارە. ئێمە هەتا تەواوین لەگەڵ کارەبای سری فێسا شەڕەکەین، یعنی ئاومان بەدەستەوەی خەسلمان پێیە. ئەم واجیها شوێن لە پێشا بە ئاو ئەی شوێن باشە ئەنجا دوایی مواد و دەرمان و سڕینەوە و ئەو شتانەی بۆکەین.